یەکێتی خۆی کاک مەردان تکایە کاک مەردان زۆر جیاوازە زروفی زێران جیاواز بەڵام ئەگەر جیاواز بووایە یەکێتی خۆی لەسەر زاری دکتۆر بەرهەمەوە کە جێگەری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ لە بەرنامەی تاوتویاوتی جارێکی تر هەڵەی سی حوزەیران دووبارە ناکەینەوە کەواتە تۆ بۆ ئەتەوێ هەمان هەڵە لە 90 مان و 20 مانە دووبارە بێتۆ 20 ئابا بەڵێ کاک محەممەد ئێمە پێمان وایە لە سی حوزەیران هیچ هەڵەیەک نەکراوە بەڵکو واقعی ئەو کاتەی هەرێمی کوردستان و بارودۆخی هەرێمی کوردستان وەکو گوتم بە کەمینە و بە زۆری نەبوو یاساکان لە پەرلەمانی کوردستان حکوومەت هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان هەموو بە کەمینە و زۆر باشە پەیامەکە گەیشتی حوزەیران هەڵە نەبوو پێویستی سەرۆکایەتی پەرلەمان زۆر باشە کاک مەردان ماوەی تۆم زۆرە دڵنیابە دەربچێ بەڵام زۆر باشە سەرۆکایەتی ئەم پەرلەمانە زۆر باشە زۆر چاکەکان مەدانی ئەم وڵات بۆ یەک دێر بەڵام جارێ پێویستیمان بەوەیە ئەو یاسایە بە سازان و بە تەوافق زۆر باشە دەکرێت بە سازان پرسێکی گەورە یەکلا بکەینەوە ئێوە لە کاتی بانگەشەدا دەتان و سەرۆکاتی پەرلەمان هاتەوە دەستی خەڵک بەڵام خەڵکێکی زۆر تەمیش کراوە کە پارتیە ئێستا پارتی هەست دەکات لەلایەن پەرلەمانی کوردستانە و کەوادری پارتی هەست دەکات لەلایەن پەرلەمانی کوردستان غەدری لێکرێت لە مەسەلەیەکی گرنگدا پەرلەمانی کوردستان غەدری لە هیچ لایەنە نەکردو عەزیزم غەدری لە هیچ شوێنە نەکردو بەڵام ئەوتە ئەندامی سەرکردایەتی پارتی دەڵێ پرسێک لە بەردەممان سەرۆکایەتی پەرلەمان ئێمە پەراوێز دەکات کە قبوڵی ناکەین ئەمە قسەی سەرکردایەتیش پارتیە سەرۆکایەتی هەرێم لە بەردەممانە کە لە 90 هێژوادەکەی تەواو بێواتە لە 20 مانگ فەراغی یاسایی و سیاسی دروست دەبێت لەم وڵاتەیە پەرلەمان چی بکار دانیشە چاوەڕێ بکات تا ئەو کاتەی بەڵام ئەوان دەڵێن فەراغەکە دروست نابێت ئێمە بێ پرۆژە یاسا سەرۆک بەکارەکانی خۆی هەڵەسێت بە هەمان دەسەڵات و بامان بە چی یاسایەک پێم بڵێ بەو یاسایە سەرۆک بۆ هەڵەسێت بە سەرچاوبوونی بڵێن ڕاستەکەی بە چی یاسایەکەوە یاساکەیە دوو یاسا لە ناو پەرلەمانی کوردستان هەیە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە بەڕێز مەسعود بارزانی لە پەرلەمان هەڵبژێردراوە یاسای ژمارە 90 ساڵی 2013 ئەوەی کە ناویسی ناوەسی حوزەیران ئەم دوو یاسایە هەیە بە هەردوو یاساکە بەڕێز مەسعود بارزانی بۆی نییە خۆی هەڵبژێردەوە وادەکەی تەواو ئەبێ تۆ بە کام یاسای هەڵبژێتەوە یاسای جەنگەڵ باشە بە دوادێرمەوە بێت سەرۆکاتی پەرلەمان بێلایەن بووە لە وروژانی پرسی سەرۆکاتی هەرێم من بە تۆڵم بێلایەن بووە بێلایەن بۆچی بێلایەن نەبوو کاکە بۆ بێلایەن نەبووە عینەن هەموو پرسە سیاسیەکان عینەن هەموو پرۆژە یاساکان بانگێشتی پەرلەمانتارانی کردووە خوێندنەوەی یەکەمی کردووە بانگێشتی هەموو پەرلەمانتاران نەک بەتەنیا بڵێ فراکسیۆنی پارتی تامیش کرد بانگێشتی نەکردوون پێشەوە بە چوار سەرۆکاتی پەرلەمان بێلایەن بووە بەڵام لەو کاتەدا بێلایەن نەبووە کە ئێوە هەست دەکەن ئێوە تامیش کراون لە کاتێکا پرسێکی گرنگە 90 مان سەرۆکی هەرێم بە هیچ یاسایەک بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوە ئەمە بە پێی یاسای هەموارکراوی سەرۆکایەتی کە سی حوزەیران وەکو گۆڕان دەڵێت تیان پەڕاند سەرۆکایەتی پەرلەمان چی بکات لەم کاتەیە بەڵێ ماوەیەکی کەمی لەبەردەمایە دەشبێ یەکلای بکاتەوە هێزە سیاسیەکان هەر یەکە پرۆژەی خۆیان هەیە پارتیش ئەعلانی پرۆژەی خۆی کردووە ئەوان دەڵێن پێویستە سەرۆکی هەرێمی کوردستان لە پارلەمان هەڵبژێرێت ئێمە دەڵێن پێویستە لە ناو خەڵک هەڵبژێرێت ئەم پرسەش ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوە داینە فەرمۆ با خەڵک بڕیار لەسەر ئەوە بدات دوای 90 مان سەرۆکی پەرلەمان بەکارەکانی سەرۆکی هەرێم هەڵدەسێ مەرجع بێت خاڵی دووەم ئێمە گوتومانە فەرمۆ زۆر باشە ئەوە لە کامجێ دەسەڵاتەکانی سەرۆکی کاک مەردانەوە مۆزیکی بەرنامەکەم بۆ لێنیانی کاتە کاتم نەماوە بە هیچ شێوەیە زۆر باشە دوای 90 مان زۆر باشە دوای 90 مان کاک مەردان دوای 90 مان سەرۆکی پەرلەمان بەکارەکانی سەرۆکی هەرێم هەڵدەسێ لەبەرەوەی شەرعیەتی سەرۆکی هەرێم نامێنێ ئەگە پرسیارەکە دووبارە بکەوە کاک محەممەد شەرعیەتی سەرۆکی هەرێم لە 90 مانە نامێنێ ئەم شەرعیەتە دەکەوێتە دەستی سەرۆکی پەرلەمان لە دوای 90 مانەوە سەرۆکی پەرلەمان دەبێتە سەرۆکی هەرێمی کوردستان کاک محەممەد من باسم کرد من باسی عرفێکی قانونیم کرد کە لە محکەمەی ئیتیحادی عێراقەیە من باسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانم کرد و یاسای زۆر باشە مەبەستەکە گەیشت بە هیچ شێوەیە یەک دێڕەکە دۆتەوە یەک دێڕۆڵا من لەسەر قسەی کە باسی خەڵکەکە کە ئەڵێ مەسەرەن دا سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ وازانێ مە مەسەرەن نامانە ناو خەڵکەوە هەڵبژێردرێ بەڵام ئێمە ئیشکالمان لەگەڵ مەسەلەی دەنگدەرانە لەگەڵ تۆماری دەنگدەرانە زۆر باشە ئەوەڵێ مەسەلەن دەنگی زۆر دێنێ بەڵێ دەنگی مردوو هەیە دەنگی دووبارە هەیە تۆماری پاک نەکراوە ئەوانە پاک بێتەوە هیوادارم ئێوە بڕیاردەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو